وەکو بافڵ تاڵەبانی وتی ئەمڕۆ کەرکووک بەحرێکی سەوز بوو. هاتوومەتە لای پارێزگاری کەرکووک دەمەوێت بزانم ئامادەکاریەکانیان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق چۆنە و هەروەها پرۆژەکانیشی بۆ خزمەتکردنی خەڵکی کەرکووک بەکوێ گەشتوون و بۆچی گرنگە خەڵکی کەرکووک دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدات. لەگەڵێ هەر کاتێک کێشێتی بە قوت بوو واتە دەنگی ئێمەی کەرکووکەکان باشتر لە وەقدا بە قوترە بێت. ڕۆ بەفڵ تاڵەبانی هیچ شتێکی بە دیاریکراوی بەتۆوت وەکو پەیامێک وەکو نەسیحەتێک؟ خۆم ئەوم داوایان نەکردووە هەندێک جار، بەڵام ئێستا کە داوا ئەکەم ئەڵێم خەڵک دەنگم پێ بدا بۆچیمە؟ بۆ ئەوەیە کە ئەم حکوومەتەی کەرکووک بەردەوام بێت، بۆ ئەوەیە کە پارێزگارەکە بە قوتر بێت. ئێوە چی بە نێرانی یەکێتی ئەڵێن؟ ئەو ڕێبازی جەنابی مام جەلالە ئەمڕۆکە حزب و حکوومەت لە کەرکووک ئەو ڕێبازەمان کردووە، ئەمە بە عەمەلی. سڵاو لێبێ کاک ڕێبوار. ئەمڕۆ بافڵ تاڵەبانی سەرۆکیەکەتی نیشتیمانی کوردستان هاتە کەرکووک، لێرە پەیامێکی ئاگرینیە بوو. جارێ با بزانم وەکو کەرکووکیەک ئەگەر قسە بکەیت هەستی تۆ چۆن بوو کاتێک کە بافڵ تاڵەبانی وتاری بۆ خەڵکی کەرکووک هەبوو؟ سڵاو لە ئێوەش. طبعاً پەیامەکەی سەرۆک بافڵ پەیامێکی ئەو پەڕی حەقیقی بوو، ئەو پەڕی ڕازگۆیی بوو، قسەی نییە و ناخی هەموو کەرکووکیەکانی کرد. پەیامەکەی زۆر پەیامێکی چۆنەڵێ شەفاف و ڕازگۆیانە، وەکۆوا بوو کە خۆی کەرکووکیانە بوو پەیامەکەی سەرۆک بافڵ. کاک ڕێبوار، ئەمەی بزانم کە بۆچی زەڕورە کەرکووکیەکان دەنگ بە یەکێتی بدەن؟ یەکێتی لە ماوەی چەند ساڵێکی ڕابردوو هەر شتێکی وتووە لە کەرکووک جێبەجێ کردووە و بە تایبەتی سەرۆک بافڵ کە هەر وتارێکی یان هەر بەڵێنێکی بۆ ئێمەی کەرکووکیەکان وتووە جێبەجێ کردووە. بۆیە کاتێک کە یەکێتی بەهێز بوو لە کەرکووک واتە ویست و ئارەزوەکانی خەڵکی کەرکووک جێبەجێکرێت. هەر کاتێک کێشێتی بە قوت بوو واتە دەنگی ئێمەی کەرکووکەکان باشتر لە وەقدا بە قوترە بێت و حکوومەتی خۆجەیی بە قوترە بێت. بە نەتیجە کۆمەڵانی خەڵکی کەرکووک لە مەسوود مەنەبن کە یەکێتیەکی بە قوت لە شارەکەیان بێت و دانیشتوانی کەرکووکش لەوە تێگەشتوون کە یەکێتی بە قوت و بەهێز بوو ئەمنیەت و سەقامگیریان لە شارەکە ئاپارێزرێت و کاتێک کە یەکێتی بە قوت بوو پێکەوە ژیانی ڕاستەقینە دێتە دی. واتە ئێستاکە بۆ عێراق و لایەنە عێراقیەکان دەرکەوت هەر کاتێک یەکێتی بە قوت بوو یان یەکێتی لە کەرکووک پەیامێکی هەبوو یان هەنگاوێکی هەبوو بۆ کەرکووکیەکان، ئەوە سەقامگیری و ئەمنیەت و پێکەوە ژیانی دێ بەدی دەکرێت بە نەتیجە. واتە بوونی یەکێتی و بە قوت بوونی یەکێتی لە عینی کاتشا بەندە بەوەی کە کۆمەڵانی خەڵکی کەرکووک دەنگ بە یەکێتی بدەن. باشە، ئێمە دەزانی دەگەینە کاتی بانگەشە لایەنەکانی دیکە دەست دەکەن بە بانگەشەیە کە دژی خەڵکی کەرکووکە و لە کاتەکانی دیکەش هیچ کاتێ لە کەرکووک نامین تەنان لە کاتی بانگەشەشە. ئێوە چی بە نێرانی یەکێتی ئەڵێن؟ بۆچی لە کاتی بانگەشەیە خەڵکی کەرکووک بەکارەهێنن؟ پێویست نییە ئێمە یعنی ئەوەی کە پێویستە ئەمڕۆکە کە ئەوەی کە خەڵکانێکیان نێرانی یەکێتی بن یان هەر لایەنێک بن ئەمڕۆکە سێری ئیشوکارەکانی یەکێتی بکەن لە کەرکووک. تەماشا بکە وەکو حزب وەکو حکوومەت چۆن بە هەردوو لامانەوە ڕێبازەکی جەنابی مام جەلال لە کەرکووک جێبەجێەکەین. وە جەنابی مام جەلال ڕەحمەتی لێبێت کە ڕێبازێکی زیندوی بۆ ئێمە بەجێهێشتووە. ئەو ڕێبازە خۆی چییە؟ ڕێبازە بریتیە لە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵک، بە ئاگابوون نە کۆمەڵانی خەڵک و هەڵوێست و مووقف بۆ کۆمەڵانی خەڵک، پێکەوە ژیان لە کەرکووک، خزمەتکردن بۆ خەڵکی کەرکووک. ئەو ڕێبازی جەنابی مام جەلالە ئەمڕۆکە حزب و حکوومەت لە کەرکووک ئەو ڕێبازەمان کردووە. ئەمە بە عەمەلی بەکردەوە بە قسەکردن نییە. تەماشا بکەم مەسئولی حزبی لە کەرکووک چۆن کارەکە و مەسئولی یەکەمی حکوومەتیش سەرۆکی وەحدەی ئیداری یان پارێزگار چۆن کارەکە. دەرەنجامەکە ئەمە ڕێبازەکەی مام جەلالە کە ئەمڕۆکە لە کەرکووک بوونی هەیە. باشە کاک ڕێبوار، تۆ جیالەوەی کە هەواڵ و کادرێکی یەکێتی پارێزگاری
ئەم شارەشی ئەوەندەی کە ئێمە لەگەڵ هاوڵاتیانە ئەمڕۆ گفتوگۆمان کرد سەبارەت بە تۆ پرسیارمان لێ کردو باسیەوەیان دەکرد کە زەڕورە کاک ڕێبوار لە شارەکەی بێەوە داوای خزمەتی زیاتریشان کردووە کاک ڕێبوار بە تەمای چییە کە بۆ ئەوی کە کەرکووک جێنەهێڵێ ئەمە یەک دووش خزمەتی زیاتری کەرکووکە خەڵکی کەرکووک بە ویژدانە من 1 ساڵ محافزی کەرکووکم تا ئەم دەقەی کە لەگەڵ تۆستاوم بۆتە 1 ساڵێک محافزی کەرکووکم لە 1 ساڵ چیمان کرد بەرامبەر بە 7 ساڵی ڕابردوو 3 مانگ بوو جەم هەبوو بەرامبەر بە 7 ساڵ بودجەی هەموو ساڵێک خەڵک ئەزانیەت ئیداری پێشووتر 5 مەزدەڕی هەبوو بۆ تەمویلی مالی بۆ پرۆژەکان پترۆدۆلاری هەبوو تەنمی ئەقالیمی هەبوو فقری پێ ئەڵێن ئەمنی غیدایی و هەروەها مناطقی محرر ئەو شۆنانی کە ڕزگارکرا لە شەڕی داعشایە لە 5 مەزدەرەوە لە بەغداوە پارە بۆ حکومەتی پێشووترە هات بۆ ماوەی 7 ساڵ ئەمما ڕێبوار 1 ساڵ لە 1 ساڵەکەش 3 مانگ بوو جەم هەبوو بەو ساڵە بەو 3 مانگ بووجێ با خەڵکی کەرکووک ببینێت خۆیان بینن با خەڵکی کەرکووک قسە بکەن ببوورە با خەڵکی کەرکووک خۆیان قسە بکەن چیمان کردووە لە پرۆژەی پرد و ڕێگاوبان لە پرۆژەی حەدایق لە پرۆژەی ئاو لە پرۆژەی کارەبا لە پرۆژەی شەقامە ڕئیسیەکان لە پاکردنەوەی شار لە زبل و خاشاک لە بینایی خوێندنگاکان هێنانی سیستمی نێودەوڵەتی بۆتە لەبە و بەبێ ئەوەی یەک شتێکیان لێوە بژیرە لە کەسوکاریان بەبێ ئەوەی 1 سنتێک بدەن و هەروەها پرۆژەی ئاو کارەبا و ئاوەڕۆ و کۆنکریت بۆ ئەو گەڕەکانەی کە لە دوای پرۆسی ئازادی عێراق دروست بوونە کە ماوەی 10 ساڵە مەحروم کراون لە خەدەمات خەڵک خۆی ئەمڕۆکە باسی ئەوان ناکات ئەگەر بێت و چەند ساڵێکی دیکە من پارێزگار بم ئەگەر بەهاتایە و بودجەیەکی تەواوم بۆ بەهاتایە من لە 1/1/2025 تا ئەمڕۆکە کە 28 دەیە میزانیەکەم 0 میزانیەیە بەڵام بە پلانێکی جوان بە تەعاملێکی تەندروست و عەقلانیەتمان بەکارهێنا توانیمان پرۆژەکانمان لە نێو شەقامەکانی کەرکووک ئەمڕۆکە ڕەنگ و دەنگی هەبێت و لە هەمووشی گرنگتر لە سەردەمی ئێمە هیچ پرۆژەیەک نەوەستاوە پرۆژەکان بەردەوامن و 1 پرۆژە ژاناوەسێت تا ئەو دەقەی کە کۆتایی دێت و 1 پرۆژەیەکشمان دواناکەوین لە تەواوبوونی هەموو ئەمانە گشتی بەرنامی باشمان بوویدانا و متابعەیەکی باشێکین باشە ئەمڕۆ سەبارەت بەوەی کە ئەمڕۆکە من سەرۆکایەتی ئەو لیستاکەم و یەکێکم لە کاندیدەکان نایشارمەوە ئامانجێکی سەرەکیمان هەیە کە وەکو پارێزگاری کەرکووک دەنگێکی باش بێنین و من کە یەکێکم لە کاندیدەکان بۆ یەکەمین جارم قسەیاکەم لە هیچ شوێنێک من خۆم ئەوم داوایم نەکردووە هەندێک جار بەڵام ئێستا کە داوا ئەکەم ئەڵێم خەڵک دەنگم پێبدا بۆچیمە بۆ ئەوەیە کە ئەم حکومەتەی کەرکووک بەردەوام بێت بۆ ئەوەیە کە پارێزگارەکە بەقووەتر بێت داواکاریەکانم لە بەغدا زیاتر شۆنی خۆی بگرێت و وەزارەتەکان باشتر تەعامل لەگەڵ خودی ڕێبوار بکەن لە ئاینداک دەرەنجامەکەشی بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کەرکووکمە من بۆ شەخصی خۆم نییە من بە نەتیجە پارێزگارم بەڵام ئەمەوێ پارێزگارێکی بەقووەتر بم ئەمەوێ دەنگ و سەدای دەنگم بەهێزتر بێ لەوەی کە هەیە لێرە ئەگەر نمونەیەکت بۆ بێنمەوە کە پارێزگاری بەسرە برای عزیزم شێخ ئاسعەد عیدانی کە جار دەنگی زۆری هێناوە دوای ئەوە ئەو دەنگانە بۆتە هۆکاری کە بۆ پارێزگارەکەی ئیشی باشتری کردووە بەرپرسانی بەغدا زیاتر تەعاملی باشیان لەگەڵا کردووە ئەمەیە کە ئەمانوێت دەنگێکی بەهێزتر بێنین و دەنگێک بێنین و بە نەتیجە ئەو دەنگەش ببێتە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کەرکووک جا لەو پەیامەی کە بۆ خەڵکی عامی کەرکووکیە بۆ ئەمڕۆ بە فڵتاڵەبانی هیچ شتێکی بە دیاریکراوی بەتۆوت وەکو پەیامەیەک وەکو نەسیحەتێ پێیوتم لە ساڵێکە ئەمەت کردووە دڵنیام لە داهاتوو زۆر باشتریەکەیت و پێشی وتم زیاتر خزمەتیان بکە منیش زیاتریەکەم